تۆ بینەرانیش باش سنوور ئەمە ئێستا لە لەندەنی پایتەختی بەریتانیان کۆڕبەندی ئابووری عێراقی بەریتانی لێرە بەڕێوە دەچێت شاندی هەرێمی کوردستان وەک پێشتری ئاماژەمان پێ کرد سەرۆکی دەستەی وەبەرهێنان دکتۆر محەممەد شوکری هەروەها سەرۆکی ئیدارەی سربەخۆی زاخۆ بەشدارن تێدا ئەمە جگە لەوەی کە 25 نزیکەی 25 کۆمپانیای هەرێمی کوردستان بەشدارن تێدا ئێمە دەمانزانی پێشووتر ینی تەنها دوو کۆمپانیای هەرێمی کوردستان بەشداریان لەم کۆڕبەندەدا دەکرد زۆربەی ئەو کۆمپانیانەی کە لێرە ئامادەن دەیانەوێت وەبەرهێنان بکەن لە عێراق و هەرێمی کوردستان ئەم ساڵ ینی بە جیاواز لەگەڵ ساڵی ڕابردوو بەهێزتریش توانیوێتی ئامادەی هەبێت من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە هاژە دەنگ زۆر بە سنوور دەچێت بوورەوتم سنوور چکە ئێوە نابین ئێمە دەبینم دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنانم لەگەڵا دکتۆر دەم باش برا سەرچاو دکتۆر ئەڤروکا مدەیت وا کۆبوونەوەکردن خەڵکی جوداڵوەر بوو وەبەرهێنەرێن عەرەب بوون هەندێکێت ترک لەوێری ئامادە بوون هەندێکێت بەریتانی بوون بابەتەوە و بەحسات چ بابەتێت باشێت هەرێما کوردستانی کردن و سەرنجێوانە بێتە ڕاکشان بوون وەبەرهێنانی هەرێما کوردستانی هەنا و سەردانە هەرێما کوردستانی طبعا سڵاو ڕێز ئێمە لە هەرێمی کوردستان بە شاندێک بەشداریمان کردووە هەم حکوومەت هەمیش ژمارە کۆمپانیا وەبەرهێنەر بەشداریان کردووە کە ئەندامن لە IBBC طبعا ئەمە چەندین جارە چەندین ساڵ لە سەرێکی ئێمە بەشداری ئەم جۆرە کۆنفرانسانە دەکەین لە پاڵ ئەوەی کە لە قسەکەری سەرەکی ناو کۆنفرانسەکە بووین لە پاڵ سەرۆکی ئەو IBBC و لەگەڵ مەجموعەیەک لە بەشداربووان و وەزیری نەفتی عێراقیش هەمان وتارێکی هەبوو دوای ئەوە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان شوێنێکی تایبەت پانێلێکی تایبەت بە دەرفەتەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان باس کران طبعا گفتوگو لەسەر ئەوە کرا چی کراوە لە هەرێمی کوردستان و لەمە دووە چی دەکرێتن طبعا ئەمانە بۆ ئامادەبوانمان شەرحکردن ئەو پلان و بەرنامانەی کە هەرێمی کوردستان هەیەی ئەو پلانانەی کە جەنابی سەرۆک وەزیران هەیەی بۆ پێشخستنی ئابووری لە هەرێمی کوردستان و فەرەچەشنکردنی داهاتەکان و گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ و کەرتی پیشەسازی و کەرتی گەشت و گوزار و کەرتەکانی ژێرخانی ئابووری و یعنی دروستکردنی پرۆژەی نایب لە داهاتوو لە هەرێمی کوردستان گفتوگویە کرا لەسەر ئەوەی کوردستان چەند دەرفەتی تێدا باسی ئەوە کرا کە چۆن دەتوانن ئەو دەرفەتانە بکرێنە پرۆژە چۆن یارمەتی و خزمەتی وەبەرهێنەرە بیانیەکان دەکرێت طبعا کوردستان ئێستا ئاسانتر دەتوانی شەریکات تەسجیل بکە ئاسانتر دەتوانی وڵاتی وەبەرهێنان بدە و ئێمە لە کوردستان حقی ملکیەتی تەواومان بە وەبەرهێنەرانی بیانیداوە کە ئەمە شنگاوێکی ئیجابیە نقطەیەکی ئیجابیە لە یاسا وەبەرهێناندا هەیە و ئینشاءڵڵا لە پاڵ ئەوەی کە چەندین وەبەرهێنەری بریتانی لە هەرێمی کوردستان کار دەکەن لە ساڵی ڕابردوو زانکۆی نێودەوڵەتی بریتانیا لە هەولێر کرایەوە وەکو هابێک بوو هەموو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پاڵ ئەوەشدا چەندین چیرۆکی سەرکەوتنی تری قوتابخانەی بریتانی پرۆژەی تر لە پرۆژێکی گەورەی سولار کۆمپانیایکی بریتانی لە داهاتوو بەشداری دەکات دەرگامان کراوەیە بۆ ئەوەی بتوانین باسی پەروەردە خوێندنمان کرد ینی مەرجی ئێوە چییە بۆ ئەوەی زانکۆیەک لە بەریتانیاوە بێت لە هەرێمی کوردستان کار بکات بۆ نمونە طبعا وەکو وەبەرهێنان ڕەنگە ئەوە ینی پەیوەست بێ بە وەزارەتی خوێنی باڵا بەڵام وەکو وەبەرهێنان ئێمە وەکو وەبەرهێنان هەموو ئاسانکاریەک دەکەین طبعا لە دوای ئەوەی کە وڵاتی وەزارەتی خوێندنی باڵاوەر دەگرن ئێمە ئاسانکاری دەکەین نمونەشمان هەیە زانکۆی نێودەوڵەتی بریتانی کە لە هەولێر دانراوە هەرچی پێمان کراوە لە ئاسانکاری بەڕێنمای ڕاستەوخۆی جەنابی سەرۆک وەزیران تاکو بتوانن کامپۆسی زانکۆ بە زووترین کات کە ئێستا تقریبان بەشێکیان خلاص کردووە و خوێندنی تێدا لە مای کەمتر لە ساڵێکدا و بۆ داهاتووش بە هەمان شێوە هەر لایەنێکی پەروەردەیی یان هەر بوارێکی ئینڤستمنت لە هەرێمی کوردستان ویستیان کار بکەن ئێمە تاسیلاتیان بۆ دەکەین دکتۆر بینیمان لە ژوورەوە خۆت دەزانی تاکس و زەریبە و خەڵک لە هەموو وڵاتێک لێ دەترسێ بازرگانەکان لە زەریبە دەترسن بینیمان لە ژوورەوە زۆر پرسیاری ئەوە کرا ئایا بات چۆنە لە هەرێمی کوردستان ینی چۆن ئەم بابەتتان بۆ وەبەرهێنەرەکان طبعا ئێمە لە کوردستان یاسای وەبەرهێنان دەرفەتی داوە کە هەر پرۆژەیەکی وەبەرهێنان 10 ساڵ لە باج عفو دەکرێتن کە ئەمە نقطەیەکی زۆر محوریە لە بۆ هەموو سێکتەرەکان 10 ساڵ ئەعفاتی باج هەیە 5 ساڵ ئەعفاتی گومرکی هەیە پێمان گوتن کە یاسا وەبەرهێنان ڕێگەیدا بوو وەبەرهێنەری بیانی ئەمە زیاتر بکرێت ئێستا بەگشتی لە هەرێمی کوردستان پێداچوونەوە بە باج و بە ڕێکارەکانی باش دەکرێتن بۆ ئەوەی دەرفەتی زیاتری ئیشکردن بە خەڵک بدرێتن و خەڵک بتوانێت هەموو ئیشەکان بکە بە کەمترین کولفە تاکو ئیش بۆ خەڵکی تریش لە کوردستان بدۆزرێتەوە
بەڕێز دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان زۆر سوپاس بۆ کاتەکەن. بەڵێ هاشە کۆڕبەندەکە بەردەوامە، یعنی لێرە باسی وزە دەکرێت، باسی نەوت دەکرێت، باسی پەروەردە دەکرێت، بنیاتنان لە هەموو تەوەرەکان ینی لێرە قسە دەکرێت و ئێمە بەردەوامین لەسەر ڕووماڵکردنی کۆڕبەندی ئابووری بەریتانی عێراقی و لە هەواڵنامەکانی داهاتووش چاوپێکەوتنمان لەگەڵ کەسانی تردا دەبێت کە بەشداریان لەم کۆڕبەندەدا کردووە. بەڵێ دلۆڤان ئێمادەدین لە لەندەنەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ تۆ بۆ میوانەکەت.